ساڵێکە مەعودە تەنیا و مات و بێدەنگ ڕاکشاوە. ڕێک لەم ڕۆژەدا خاوەنی مەعودە ماڵاوایی لە میوزیک و ژیان و نیشتیمان کرد. مستەفا ڕەوف ژانیارەکەی خاڵە تاهیر و مشکۆ دوای ململانەیەکی سەخت لەگەڵ نەخۆشیەکەی بە یەکجاری چاوی لێکنا. لە منداڵیەوە عشقی مۆسیقای بووم. عود لە بۆ هەموو هونەرمەندێکی ژەنیا بگرە لە ڕەسوول گەردی تار، تۆفیق، شەماڵ سایب، فواد ئەحمەد، تەحسین تەها، محەممەد جەزا، گۆرانی بێژە کوردیەکان ئەوانە مشکۆ، محەممەد ئەحمەد، نەک ئی کوردی هەروە ئی تورکمانیش مۆسیقام ژەنیە لە بۆیان لەوانەوە سەوچی گوتم هابە و عەلی قەلعەلی و ئەو 72 ساڵی تەمەنی بە سەختی و دژواری بەڕێ کرد، بەڵام خەرمانێکی زۆری بۆ ئەرشیفی هونەری ڕەسەنی کوردی لە دوای خۆی جێهێشتووە. شەیدا و هۆگربوونی مستەفا ڕەوف بە دەنگ و عودەکەی هونەرمەندی عەرەب فەرید ئەتڕاش ڕێگەی بۆ خۆش دەکات ڕوو لە جیهانی هونەر بکات. ئەو گۆرانیانی فەریدی ئەکسەری فەریدی عەبدولوەهابی بە زۆری فەریدی ئەوان لەبەر بوو دەنگەی چاچی هەبوو و وەکو ئاگادار بم لەسەر مەسرەحی دیالەی کە تەڵەبە بوو لەوێ سێ چار جاران هاتە سەر مەسرەح و گۆرانی گوتیان. زۆر مەرەقی فەریدی بوو، مەرەقی عودەکەش بلۆیە بۆ عازف عودیش و حەزیشی لە دەنجی فەریدە کرد. گۆرانێکی لۆمانی گوت يا حبيبي طال غيابك يا حبيبي انت فاكر ولا ناسي. نەخۆشیە درێژخایەنەکەی نەیتوانی هونەرمەند مستەفا ڕەوف لە عودەکەی دوور بخاتەوە و بەردەوام وەک سێبەر هەمیشە لەگەڵیدا بووە، بەڵام دوجار تەنیا ئاوازە دڵهەژێنەکانی و گۆرانیەکانی مەشکۆ و خاڵە تاهیر لە یادەوەری خەڵکی بە زیندوێتی دەمێنێتەوە. بەپەرۆشم کە ناتانم دەستکەمە عودی لە باشم بگرم وەچی جاری جاران کە عودم لە باوش دەکرد وەم دەزانی ئەعەسترین شەخص ئەوە لە باشم. لدى محنتي فرقت لدى محنتي زران قلم جينا بزارم قلم حال بزارم. مامۆستا مستەفا ڕەوف لە شارێک لە هەولێرێک کە لە سەردەمانێک کاری مۆسیقا و هەروەها باڵێن ئەو ئامێریکە لە بەردەستی بوو خەڵک پێی عەیب بوو کە عەزفی بکە، بەڵام ئەو توانی وەک پێشمەرگە ئاسا لەناو ئەو کۆمەڵگە داخراوە بتوانێ کە نەشونمای مۆسیقا لە هەولێری پایتەخت سەرەتای گروگاڵی دەست پێ بکات. ئێوارەی 25 هەشتی 2014 هونەرمەندی میوزیکژنی شاری هەولێر مستەفا ڕەوف پاش ململانێکی سەخت لەگەڵ نەخۆشی شێرپەنجە کۆچی دوای کرد.